کشکوله به دلی و گشت فرایی مزنه أولا كان خوشا حازم أترى كاك رزق جنابي أن أولي خريستين هو كرد خو حساب بكن بلى يعني نوع كسوني وكاك زۆر لە جوولەکەکان اعترافی پێ ناکەن ئەڵە چونکە ئەو کاتەی تۆ ادعای پێغەمبەرایەتی و کرد ئۆرشەلیم لەژێر احتیلالی بابلیەکان بوو. فتي وخاف أو الهوليرة بەڵام بشار زور سپاس جنابی و هەواڵانش ئەس بدم ناسکردن باستی خۆ خەلکی ئەس بخۆ زوێن بەس کوردستانی مە باکووری ڕۆژلاتی دۆر 18 ڕۆژە ئەم لە باشوورن شاندەکە کەنەکی شەرێکی ناوخۆی ناو پێشمەرگە و گەریلانە کوشاندەک کەنەکی بێتە باشوور سەرەدە لەگەل لایەن پەیوەندی پێدەدایەن لەگەل پارتی و ئەحزاب و ڕێکخراوی سیاسی ئۆلین جودا جودا لە کوردستان